تا ئێستا تامی چای بەڵاڵوکت کردووە؟ بەڵاڵوک ڕۆیکێکی هاوینەی خۆڕسکە لە ناو چەشا خاوێکاندا بە شێوەیەکی سروشتی دەڕوێت و باڵای 2 بۆ 3 مەتر بەرز دەبێتەوە. دارێکی بەهێزە و بەرگەی سەرما و گەرما و وشکە ساڵی دەگرێت. بەرێکی تامخۆشی هەیە بە ناوی بەڵاڵوک کە دەوڵەمەندە بە ئاسن و کالیسیۆم. ئەم دارە بەپێی بەرەکەی لەگەڵ دارە بەرناوکدارەکان پۆلێن دەکرێت وەک قەیسی و هەڵوژە و گێلاس. هەندێک کات بەهۆی ئەو لێکچوونە گەورەیەی کە لە نێوان بەڵاڵوک و گێلاسدا هەیە دەوترێت ڕەنگەدار بەڵاڵوک بە تێپەڕبوونی کات لە گۆڕانی دارگێلاسەوە پەیدا بوو بێت. سەرڕای بەرەکەی لە قیدارەکەشی دەتوانرێت چای بەڵاڵوکی لێ ئامادە بکرێت کە ئەمە لە کۆنەوە لە ناو کووردا بەکارهێنانی زۆر بووە و وەک چارەسەر بۆ زۆرێک لە گرفتە تەندروستیەکان بەکارهێنراوە. شێوازی لێنانەکەشی بە بەراورد بە چای ئاسایی جیاوازە چونکە لقی دار بەڵاڵوک گیرە و پێویستی بە زیاتر لە کاتژمێرێکە تا بکوڵێت. ئەم چایە تا چەند زیاتر بکوڵێت ڕەنگی جوانتر و سوودێکی زۆرتری دەبێت. هەر لقێکیش دەتوانرێت 3 جار بەکار بهێنرێتەوە. بە پێی قسەی شارەزایان چای بەڵاڵوک بە سوودە بۆ کێشی زیادەی لەش و کێشەکانی قۆڵۆن و ڕملی گورچیلەکان و ئازاری گەدەش.